دڵم دی بوو دوێ شەو چۆن خەوێک بوو ناوی شەکەرخاب کە دارخورمای هیوام هێشووی هەموو پڕڕەونەق و شاداب نگامول چهرە گوڵ خەت سونبول و قەت سەر و لێو شەکار بە برژانگ نەشتەر و مووی بۆنی خۆشتر بوو لە مشکی ناب سکەندەر کەوتە تاریکی بە شوێن ئاوی حەیاتا و من لە تاریکی شەوا دۆزیمەوە ڕێی ڕاستی چەشمەی ئاب قیامێکی بە قامەتدا قیامەت هات بە قەد قامات وەکو مەحشەر بوو تاقی ئەبرۆیانی بۆم بۆ میحراب شەوی یەڵدا لە ڕۆژی مەحشەرا پەیدا بوو نەمزانی کە ئەو تاریکیە زوڵفی ئەوە واپڕ لە پێچ و تاب چ تەشبی هەیە کە من دەیکەم هەزار بار لێی پەشیمانم کە خوای زانێ مانەندی نییە ئەمسالی ئەو نایاب عارفێک ڕۆحی پڕ لە گەیشتن بە حەقیقەتی نەبینرا و نەبیستراو کەسێک لە مناڵیەوە مەکۆی خەیاڵێک هێشتا نەنەخشێنراو پیاوێک ئەیەوێت ئیمان بێنێتە سەر زەوی لێرە لە ژیاندا نوری عەدالەت بپڕژێنێت لە قەرەداخەوە بۆ سلێمانی و لە سلێمانیەوە بۆ هەندستان تا وزەیەک باتەوە بە عەقڵ و عێرفان و بابان و کوردبوون و لێنامەوە بە خەیاڵەکانی خۆی دەرکراو لە پایە و بوون و هزری خۆی ناسنامەیەک بۆ سلێمانی لە شارێکی تازەبینا کراو دەرکراوێک لەم شارە پڕ لە ژاوەژاوە بەڵام ئەندێشەی ئەو بۆ تازەگەری لە هیچ شوێنێدا نەبراوە ئەم مەولایە ئەم عاریفە ئەم سەرکێشە بێپەروایە ئەم تەڕیدەی سلێمانی و ئەم مەوایە کێبێ لە مەولانا زیاتر کە پیری طریقەتێکی نوێ و جودایە مەولانە خالیدی نەقشبەندی کە خودان ئەفسانە و ڕابەرێکی بێپەنایە ئازیزانی قەلەندەرخانە سڵاوتان لەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر مەولانە خالیدی نەقشبەندی میوانداری بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکریمان کردووە لەگەڵ میوزیکژەن نەجمەدینی تار و بە یارمەتی هاوکارم ڕزگار ئەمین ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەین دکتۆر بەخێر بیت مەولانە خالید لە ساڵی 1970 لەدایک بوو لە ساڵی 1990 لە تەمەنی 19 ساڵیدا ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لەو تەمەنەکەمەیە بە دوای زانست و فێربووندا عەوداڵ بە بۆیە لەسەر دەستی هەژ مامۆستا لە ناوچەکانی قەرەداخ و بابان و ئەردەڵان و بەغدا و باڵەکایەتی و سۆران دەرسی وەرگرتووە لەمەوە بۆمان دەرئەکەوێت کە وزەیەکی کەموێنە لە خوێنیا گەڕاوە بۆ فێربوون و ئاشنابوون بە زانستەکانی سەردەمی خۆی ئەمەوێت لە ڕێی زانیاری بەڕێستانەوە تیشە خستنە سەر ئەم قۆناغەی ژیانی بکەینە دەواازەیەک بۆ قسەکانمان سەرتا زۆر سپاستان دەکەم هیوادارم ئەم بەرنامەیە دەواازەیەک بێت بۆ تێگەیشتن لە کەسایەتی مەولانە بە قۆناغە جیاوازەکانیەوە قۆناغی یەکەمی ژیانی مەولانە خالید وەکو هەر فەقێیەکی کوردەواری لە مزگەوتەکانەوە دەست پێەکە لە هەر شوێنە بیستی بێتی زانایەکی بەرز هەیە لە زانستێ لە زانستەکانی سەردەمی خۆیان شارەزایی هەیە بەپێ بە هەندێک لە کتێب و کەلوپەلی کەمەوە ڕووی کردوتە ئەو شوێنە و بەو زیرەکیش کە هەی بووە لە ماوەیەکی قیاسیە توانیوێتی زانستەکانی سەردەمی خۆی بخوێنێ و ببێ بە مەولانایی ببێ بە مرشیدی مامۆستاکانی دوای خۆی ئەوانەی کە لە فەقێتیا دەرسیان پێوتووە لە عیرفانە ئەبنەوە بە تەلەبەی مەولانە خالید ئەمەش دەلالەتەکە لەسەر هۆشی سەرشاری ئەو لەسەر گەورەیی و زیرەکی و هەڵکەوتووی ئەو لە هەر میلەتێکە لە هەر سەدەیەکە کەسانێک پەیدا دەبن کە ڕۆحی ئەو میلەتە زیندووەکەنەوە بۆ خۆیان نوێنەرایەتی ڕۆحی دەستە جەمعیە و خەڵکە ئەەکەن مەولانە خالید بێگومان لە سەدەی هەژدەهەمی زاینیە یا بڵێن لە کۆتایەکانی سەدەی دوانزەهەمی کۆچی و سەرەتاکانی سەدەی سێزدەهەمە تەمسیلی ڕۆحی گەلی کوردی کردووە بە هەموو معاریف و زانستەکانیەوە بە معانات و بە دەرد و بە مەینەتیەکانیەوە بە هیوا و بە دوا ڕۆژبینیەکانیەوە مەولانە خالید زیرەکیەکەی لەوەدا بووە لە 19 ساڵەیە ئیجازە وەرەگرێ یعنی ئەگەر حساب بکەین لە 10 ساڵی شاچوو بێتە بەرخوێندن
بە 9 ساڵتەوە هەموو زانستە جەولەیە بخوێنی بکەیت و و ئەو هەموو جەولا زۆر گەشت و گوزارە بکەی و دواییش بەوە تێر نەخۆی پێ دوا بێشتا زۆر شت ماوە یعنی کلیلی زانستەکانی وەرگرتووە بەڵام تەوزیفی ئەم زانستانە و ئەم سەرمایە کە بۆی دروست بووە لە بواری عیرفانەوە لە بواری ئەدەبیاتە و شعرانێکی ئێوە خوێنتانەوە هەمووی دەلالەت و قوڵایی خۆی هەیە گەنجێتی ئەو لە سلێمانیا بووە بەڵێ سلێمانی شارێک بووە هەر لە ئەمارەتی بابان لە دروستبوونی شارەوە کۆمەڵەیە کێش و گرفتی خۆی هەبووە ئەو ڕۆژانی کە لە سلێمانی بۆ ئاشنایەتی لەگەڵ کێ زۆرتر بوو لەگەڵ کێ پێشوی طبعا مجموعەیەک زانای گەورە بۆ لەو سەردەمەیە هەر لە تۆزێ پێشتر لە مەولانە خالید شێخ معروفی نۆدێ هەبوو لە شاری سلێمانیا پیری طریقەتی قادری و علامەیەکی گەورە بۆ لە زانستە ئیسلامیەکانە تەنانەت لە شوێنانی تریشەوە بۆ نمونە لە بەغداوە پرس و ڕاوێژیان پێکردووە زانەکان شێخ معروف لە ئاستیەوە بۆ کە مامۆستای مەولانە خالید بێ لە علومی ڕسمیە بەڵام جگە لەوەش شێخ عەبدوڕەحیمی بەرزنجی هەبووە شێخ عەبدولکەریمی بەرزنجی هەبووە شێخ عەبدوڵای خەرپانی هەبووە هەموو ئەساتیزی مەولانە خالیدن بەڵام مەولانە خالید جگە لەوەی کە لەگەڵ زانە هاوسەردەمەکانی خۆیان علاقەی هەبووە لەگەڵ فەقیەکانی هاوسەردەمی خۆشی علاقەی هەبووە لەگەڵ مجموعەیە لە دوای خۆیان یعنی ئەڵقەی پەیوەندی هەبووە لە بینی نەسلی جیاوازی سەردەمی خۆی وەتوانیوێتی بەو لێهاتوویەی خۆی بەو شارەزایی خۆی سەرنجی هەمویان بەلای خۆیان ڕاکێشێ بۆ نمونە نالی کە ئەویش وەکو ئەو تەلەبەی شێخ عەبدوڵای خەرپانی بووە بەڵام چەند ساڵێک بناڵتر بووە لە مەولانە خالید دوای بۆ بە موریدی بەڵێ طریقەی نەقشبەندی وەرنەگرتووە مەولانە خالید بەڵام وەکو ئەو سەرچاوانەی کە لە بەدەستمانایە بە عنوانی مەولانە خالیدی شارە زووری قودسە سیڕوهو ناوی مەولانە خالیدە بە دکتۆر دوای وەرگرتنی ئیجازەی مەلایەتی و گەڕانەوەی بۆ سلێمانی لەکوێوە دەست بەکار بووە وەزعی سلێمانی و بابان چۆن بووە و میران چیان کردو بۆ گەڕانەوەی پەیوەندی مەولانە خۆی چۆن بووە دیارە هەموو ئەمانە ئەبێتە قۆناغی دووەمی ژیانی مەولانە تا یەکەم سەفەری چوونی بۆ حەج کە دێتەوە کە ئیجازە وەرەگرێ هەر لە مزگەوتی مامۆساکەیە ئەبێ بە مدەڕیس تقریبا 8 ساڵە گەمێنێتەوە لە شاری سلێمانی لەم ماوەیە خەریکی پێگەیاندنی فەقێ و شاگرد و مجموعەیەک تەلەبە ئەبێ بەپێ ئەو زانستە ڕسمیانی کە هەیەی هەندێک حەواشی و هەندێک پراوێزیشی بەسەر کتێبە دەرسیەکانەوە نووسیوە کە بەداخەوە ئێستا لە بەردەستانیە ئەمە وای کردووە لە ناو زانەکانی سلێمانی و منطقەی بابانە ببێ بە زانایەکی معتەبەر دوای مردنی مامۆساکەش یەکرێ بە بەڵێ ڕسمی ئەبێ بە مدەڕیس لە شاری سلێمانیا تا ئەوەی کە مەدرسە پێکەوە ئەنێ بەڵام ئەمە تقریبا وا حەز و ویست و طموحی مەولانە تێر ناکا وەکو چۆن ئیمامی غەزالی کە ئەبێ بە مامۆستای گەورەترین زانکۆی سەردەمی خۆی کە مەدرسەی نظامیەیە هەستەکە ئەڵێ ئەمە هەمووی گێڕانەوەی قسەی خەڵکە علمی ڕسمی علمی کلاسیک ئەوەیە تۆ قسەی خەڵکە گێڕیتەوە ئەمە هیچ منەتێکی تیانێ ئەی خۆت چیت پێیە بۆیە مەولانە بیر لەوە ئەکاتەوە کە قۆناغێکی تازە دەست پێ بکە کە قۆناغی عیرفانە قۆناغی هێشتا هیچ ملمولانی نیە لەگەڵ قادریەکانە نەک ئەوە مامۆستایەکی ڕسمیە و هیچ ڕەنگە خەڵکێک حەسوودی پێ بردبێت چونکە هەموو زانایەک هەموو کەسێکی هەڵکەوتوو مجموعەیە نەیار و مەجموعەیەک حەسوودی بۆ پێیا بێ ئەوەشێکی تایبەتیە بێ لە قسەکردنمان بانیان خەن نەختێبمان بە بۆ فەرموو مەولانە فەرموو جەژنە من وا ناهومێد و بێبەشی دیداری یار خەڵکی خوڕەم من بە خوڕەم ئاو لە چاوم دێتە خوار گشت لە گەشتی دەشتا داوێن پڕگوڵاڵەی ئاڵ و من ئەشکی سووری داخی دووری دەوری کرد مەلالەزار
بێنەوا و دڵ لە خەمکەیل و غەریب و بێنسیب دەست لە سەر دڵ سەر لە ئەژنۆ چاو لە ڕێگەی پرسیار دڵسوتا و جەرگ بڕاو کۆڵان بە کۆڵان دەربەدەر کەس بە دەردی من نەچێ دوورکەوتە بێیار و دیار خوێنی دڵ وا هات بە چاوما بوو بە جۆگەی بەکرەجۆ هەردوو سەرچاوەی چەمێکن کردمە تاسەی سەرچنار باومردەی باومردەم ئاڵبوڵاخی چاوەکەم خۆزگە ئەمدی پێم بڵێن وا باوە گێڵدیگەی یەشار پێم بڵێ خالید ئەگەر تۆ وا ڕەهەندەوشێت نەبی تۆ لەکوێ و غەزنێن و کابوڵ خاکی هەند و قەندەهار دەست خۆش مامۆستا لە پێش شیعرەکە لەوە وەستان کە تۆ باسی تمۆحە گەورەکەی مەولانە کرد کە ئەو نەیویست قسەی خەڵک بڵێتەوە لە قۆناغێکی تری مەولانە حەج سەفەرێکەکە بۆ حەج بەڵام ئەو حەجەی ئەو وەک حەجی هیچ کەسێکی کە نییە حەجێکی ئاسایی بێ وەک باسەکرێت شێوە ئەفسانەیەک وەرەگرێت کە ئەم حەجکردنە ڕێگەی ئەودا ڕێژێ بڕا بۆ هندستان بۆلای شێخ عەبدوڵڵای دالی کە چێتە ناو تەریقەت و دنیای نەقشبەندیەوە ئەم قۆناغە چوون ئەگەر نەکتی قوڵتریش باسی و سەفەری حەجەکەی ئەو کە ئەچێ بۆ حەج ئەوێت لە حەجەوە ئینطلاق بکە یعنی لە کەعبە و لە مەکەی پیرۆز و لە مەدینەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بزاوێک دەست پێ بکە بۆ تەکاملی خۆی بۆ پێگەیاندنی خۆی بۆیە لەوەیە کەوتە گفتوگۆ دەروێشێکە بینێ سۆفیەکە بینێ کەسێکی عارفە بینێ چونکە عارفان یەکترە ناسن ئەوەی کە عاریف بێ ئەوەی کە ڕێگەی خواناسی بێ بەسیرەتێکی ڕووناکیەک لە دڵ و دەرونیا دروسە بێ ڕاستیەکانە بینێ پەردە لەسەر چاوی لا ئاچێ ئەو کەسە کە کەوێتە گفتوگۆ لەگەڵ مەولانە تێدەگا مەولانە تینووە مەولانە شەیدایە پێویستی بە پیرێکی دەستگیر هەیە چونکە لە ڕێگەی عیرفانە بەبێ مرشید بەبێ ڕێنما بەبێ دەلیل کەس ناگا بە هیچ یعنی هەموو کەسێ بێ مامۆستایەکی هەبێ بەڵام مامۆستاکە بێ مامۆستایەکی پێگەیەنەر بێ زۆر لە نەخۆشیە دەرونیەکان کە بۆ ئینسانی عالم دروسە بێ کە بۆ ئینسانی زانا دروسە بێ وا ئەکا لەو زانینە لەو زانیاریە ببێ بە کۆسپ لە بەردەمیا یعنی تا ئینسانی عارف پێی وایە تا خۆی ببینێ و تا زانستەکانی ببینێ ناتوانێت خوا ببینێ بەڵام چۆن نەجاتی بێ لەو خەسڵەتە خراپانە پێویستی بە پیرێکەیە کە ڕۆژ بە ڕۆژ چاودێری بکەوە ئاگاداری بێ و هەڵسوکەوتەکانی بۆ ڕاست بکاتەوە و معالەجەی ئەو نەخۆشیە دەرونیانە بکە دەروێشەکە کە مەولانە ئەبینێ بەم شێوەیە ئەڵێ تۆ مەگەر کەسێک بتوانێ ڕێنماییت بکە کە لە پلەی معنەویاتە لە سەروی خۆتۆ بێ ئەو مەطلوب و مرادەی تۆش ئەوەتە لە هیندستان کە شاغ غولام عەلی دەهلەویە مامۆستا لەو نەقڵەیە حتا ئەگاتە شوێنێک کە ئەڵێ خوا کەعبەی لا لە ئینسانی لا لە کەعبە پیرۆزترە لەو حیوارەیە پێم وایە بێگومان ئەوە دوایی ئەبێ بە بەشێ لە بیرکردنەوەی مەولانە لە هەموو عاریفان پێیان وایە ئینسان بۆ خۆی گەورەترە لە کەعبە چونکە کەعبە مرۆڤ دروستی کردووە بەڵام ئینسان خوا دروستی کردووە میعماری کەعبە ئینسانەکانن بەڵام میعماری تەلاری مرۆڤ و وجودی ئینسانی خوا خۆیەتی دکتۆر ئەپرسم یار و نەیاری کێبوون هەواداری و دژمنکاریەکانی چۆن بوون لە کاتێکە جموجوڵێکی سیر ئەکەوێتە شار و خانەقاکەیەوە کە پێشتر نەبووە هەر وەک نالیش ئەڵێت نالی سرد لە گونبەدەکەی خانەقا دەکا لایە پڕە لە مەشعەلە و لایە پڕە لە مەشغەڵە لە بینی ئەم مەشعەلە و مەشغەڵەتەیە بارودۆخ بەچی گەیشتووە بێگومان کە مەولانا دێتەوە بە پڕی دێتەوە یعنی وەکو چۆن سەد لێگەکەیتە ناو بیرێکەوە بە خاڵی لەو سەر و بە پڕی ئەێنیتە دەرەوە ڕۆحی مەولانا کە ئەچێتە هیندستان لە ماوەی 1 ساڵە ئەوەندە تەرەقی ئەکا شاغ غولام عەلی دەهلەوی ئیجازەی ئیرشادی 5 تەریقەت تێداتێ طریقەتی قادری نەقشبەندی سوهرەوەردی کوبرەوی چەشتی کە ئەمانە هەموو مەداریسن بۆ پێگەیاندنی مرۆڤ کەیتەوە بۆ ئێرە دیارە لە کوردستان طریقی قادری هەبووە
طریقەی تریش هەبووە ینی ڕەنگە طریقەی نەقشبەندیش هەر لە کۆنا هەبووە چونکە کوردستان هەر لە کۆنەوە شارەزا بووە بە توراسی مەولانا عەبدوڕەحمانی جامی بە توراسی ئیمامی ڕەبانی بە ئەوانە شار بەڵام مەولانا کێتەوە وەکو موریدێک نایەتەوە وەکو شێخێک دێتەوە وەکو مجەدیدێک دێتەوە یعنی دێت دەستکاری بەعجە لە ئوسولی طریقەی نەقشبەندی شەکە کێتەوە وەکو شێخێک وەکو کەسێکی ئاوا خەڵکێکی زۆر دەوری لێدەن لە دوورەوە خەڵکی یان خزمەتی ئەویش تازەیە ینی تەمەنێکی زۆری نییە تەمەنی نزیکەی 30 ساڵەکە لەو بابەتایە لێرەدا ئەم طریقەکە کە دێتە شاری سلێمانی هەندێک شاعیری تایبەتی هەیە ئوسلوبی تایبەتی هەیە لە زیکرا چونکە فەرقێکەیە لە بینی طریقەی قادری و طریقەی نەقشبەندی لە پەروەردەکردنە طریقەی قادری احتیما دەکاتە سەر تەزکیەی نەفس بەڵام طریقەی نەقشبەندی احتیما دەکاتە سەر تەصفیەی قەلب اهتمامی بە قەلبە ئەمجا اعتیما دەکاتە سەر زیکری خەفی و اعتیمادی طریقی قادری لەسەر زیکری جەهریە اعتیمادی طریقەی نەقشبەندی لەسەر رابطەیە یا لەسەر ختمی خواجەکان کە مەشهورە ئەمجا مجموعەیە ئەسانیدی تایبەتی و مجموعەیە سیلسیلەی هەیە ئەمە کە دێتە ئێرە و طریقەی نەقشبەند قادریش پێشتر هەبووە دیارە هەمیشە لە خوارەوە موریدەکان سیراعیان بۆ دروستە بێ بۆچی چونکە ئەوەی کە خەڵکی سەرەوە ئەیزانێ لە بواری طریقەتە ڕەنگی خەڵکی خوارەوە نازانێت تەنانەت مەشایخ ڕێگەلەوە ئەگرن موریدەکانیان شێخی جیاواز بگرن بۆ خۆیان چونکە لیان تێگەچێ مامۆسامە ئەبێ بە نەتیجەی ململانەیەک لە بینی ململانەکە طبیعیە یعنی شتێکی سروشتیە بەڵام کەسانێک ویستویانە ئەم ململانەیە بکەن بە نیزاع و شەڕ ئەو ململانەیە واکە مەولانا بڕوا لە سلێمانی مەولانا هەستەکە زەمینەی ئەوە نییە کە بمێنێتەوە لێرە بۆیە لە سلێمانی دەرەچێ ئەچێتە بەغدا ماوەی 4 ساڵێ لە بەغا بێ اینجا ئەچێتە دیمەشق ئەچێتە شام و لە هەموو ئەم شوێنانەدا مجموعەیەک خەلیفە و زانای پایە بەرز تەمەسوکی پێیەکەن دکتۆر ئەگەر نەختە لە مەجای ڕۆحی و عەقیدەکەەوە بچینە دەرێ با بگەڕێنەوە سەر دنیای شێعر و نووسینی مەولانا بێ لەوەی کە ڕابەرێکی دینی تازەکەرەوەی ڕێبازێکی دینی گەورەیە وەکو نەقشبەندی داژەنرێ بۆی کە یەکەم کەسە ئەم زمانی سلێمانی کە دوایی لەسەر دەستی نالیە ئەبێ بە قوتابخانەیەک لە پەخشانێکی ئەوە لە ساڵی 1970 زاینی تقریبا عەقیدە نامەکەی نووسیوە بە زمانی سلێمانی کە یەکەم جارە زمانی سلێمانی بەکاربێ ئەم بیرکردنەوەی چۆن کردو بۆی سێتی زمانی سلێمانی بەکاربێنە کە پێش ئەو کەس بەکاری نێنەوە لەوانەیە خۆی کەمێک بەکار هاتووە بە پەیوەندی بۆ هەیە کە مەولانا خالید مڕەبی بوو پەروەردەکار بوو زۆری خەڵک پەروەردەکە کەواتە هەموو زمانێکی بەکارهێناوە کە زانیوێتی بۆ ئەوەی بیکا بە ئامرازێک بۆ پێگەیاندنی خەڵک بۆ بە هەورامی وتوێتی هەندێک شعری بە هەورامی هەیە لەبەرەوەی لەو سەردەمەیە زمانی ئەدەبی زمانی گۆران بۆ زمانی لەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان شاعران بە هەورامی وتویانە بە گۆرانی وتویانە بەڵام بۆ لەهجەی بابان و سۆرانی کرمانجی خواروشی هەڵبژاردووە زانیوێتی خەڵکێکی زۆر هەیە کە ڕەنگە لە زمانی گۆرانی تێنەگەن لە زمانی فارسی تێنەگەن لە زمانی عەرەبی تێنەگەن چونکە ئەگەر لەو سەردەمەیە شیعر بە فارسی بوترێ بۆ نوخبە ئەوترا بەرهەم بە عەرەبی بێ بۆ عولەما وتراوە بەڵام ئەگەر تۆ بێنی بە زمانی سادەی خەڵکەکە قسە بکەی بە شێوەیەکی ڕاستە و خۆشتە ناو خەڵک ئەمجا خۆیشی بەو زمانە قسەی کردووە بێگومان ئینسان بە زمانی خۆی باشتر دەتوانێت بدوێ بە زمانی خۆی دەتوانێت باشتر شت بنووسێ بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە لە ئەدەبی مەولانا خالیدا شیعرە فارسیەکانیشی زۆر پاراون شیعرە فارسیەکانی پێم وایە لە شیعرە کوردیەکانی بەرزترن محوەرێکی کەمان هەیە چینە سەرەوە بەس بە مادام باسی شارمان کردنی کاک ڕزگار شکارێکی هەورامی مام باشە قبلم فراقت ئارام لێم سەندەن سەودای فراقت
دڵقەق نەساسان جێیشتیاقت تاقت تاق بیان پەیە بڕۆی تاقت دوورجە قامەتت قیامەت خیزان ڕوێت شەرارەی جەهەنەم بیزان کاری پێم کردن مەحرومی ڕازت نەکردن وەدڵ نیم نیگای نازت قەدری عافیت وەصلت نەزانام شکرانەی شکری ڕازت نەوانام ساغەم کۆی شادیم یا وەیات شان و تەمام ئینتیقام وەصفت لێمسان و خاز خاز جەشیدەن تەأثیری دووری کردووە کۆی نورە سەر تا پای نووری. بەڵێ دکتۆر قسە زۆر لەسەر ئەوە ئەکرێت کە پرۆژەی هێڵێکی نەتەوەیی لە هەزری خالیددا هەبوو بێت نووسەرانیش زۆر لەوبارەیەوە دواون هیچ شتێکی ڕاستەوخۆ یان ئامانجداری هەبووە وەک ئەزانین ئەو کوردستانی خۆشویستووە بۆ نمونە کە لە هەندستان بووە شعرێکی نووسیوە و ئەڵێت بێنسیبی دیدەنی ڕووی دۆستان داغ لە جەرگی باخ و بەفری کوێستان زۆر ڕەهەندە و دوور لە دەشتی شارە زۆر خالیدی گیرۆدەی هندستان. هەروەها ڕیچی ڕۆژهەڵات ناسیش ئەڵێت کە مەولانا هەوڵیدا و میرەکانی بابان ئاشکاتە و تەبایان کابەیەک بۆ بەهێزکردنی میرنشین. ئێوە قسەتان لەسەر خەیاڵی مەولانا و کیانێک بۆ نەتەوە چییە؟ خۆی قسەکردن لەسەر خەیاڵی مەولانا ئەستەمە چونکە مەولانا کەسێکی عارف بووە کەسی عارف ئەبێ میلەتەکەی بەکاری بهێنێ بیکا بە سەرمایەیەکی میلی خۆی ئەو ئیدعایی نەبووە خۆی کەسێک بووە ئەڵێ من خالیدی ئاوارەم سۆزی نەتەوەیی لەو پەڕا بووە لە لوتکەیە بووە شعری بە کوردی وتووە خەڵکی پەروەردە کردووە بۆ ئەم میلەتە ئینسانی چاک و ئەگەر لە سلێمانی شا بمایەتەوە سلێمانیە بوو بە مەرکەزی عیرفانی جیانی ئیسلامی لەو سەردەمەیە میلەتەکەی نەیتوانی وە تەوزیفی مەولانا بکە کە بیکا بەو کەسایەتیە یعنی ئێستا لە ماوەڕا النەهر لە جمهوریەتەکانی رووسیای فیدراڵ ئەوەی کە لەسەر طریقەتی نەقشبەندی بێ موریدی مەولانا خالیدە تا مەغریب درێژە بێتەوە ئەمیر عەبدولقادری جەزائیری کە ڕابەری شۆڕشی ڕزگاری خوازی گەلی جەزائیر بووە لە دژی فەڕەنسیەکان هاتووە لەگەڵ باوکیا بۆ خزمەتی مەولانا خالید بەڵام بە خزمەتی نەگەشتۆ مەولانا وەفاتی کردووە یعنی بە شێوەیەکی شێخ شامیلی داغستانی بە ناڕاستەوە خۆی ینی موریدی مباشری مەولانا نییە موریدی یەکێ لە خەلیفەکانیەتی جا بۆیە مەولانا خالید بۆ خۆی زەمینەی دروستکردنی دەوڵەتێکی نەتەوەیی لە فکر و لە ئەندێشە و لە کار و هەڵسوکەوتیا هەبووە میرەکانە بووە تەوزیفیان کردایە یعنی دەسەڵاتی سیاسی ئەبێت بیر لەوە بکاتەوە کە ڕەگەزەکانی دین و معنەویەت و کەلتور و زمان هەموو بەکار بێنێت بۆ بەهێزکردنی ئەو قەوارە نەتەوەیی ئەمە بەڵێ ئەڵقەیە بێ بۆستین ینی کاتمان بەدەستەوە نامێنێ هەموو ئەمانە لە ئەڵقەی دووەمی ئەم بەرنامەیە درێژە پێین بەس پێش کۆتای حەزەکەم ئێمە شاعیرێکی نەقشبەندی گەورەشمانەیە مەحوی سۆفیەکی ئەو طریقەتەیە بەڵێ لە قەسیدەیەکی 24 بەیتیە شاکارێکی گەورەی بۆ مەولانا نووسیوە کە لە کۆتایەکە ئەڵێ لە فەیزی ناوی مەولانا زیائەددینەوە ئێستا هەموو ڕۆژە شەوم قەترەی وجودم بەحری ئەنوارە هەتا ئەو ناوە پاکەم کردە زیکر و فیکرم ڕۆژ و شەو هەناسەم بۆنی میسکی گرتووە لێوم شەکەربارە یان خەنمنی چ من دەست خۆش کاک ڕزگار دیارە لەسەر مەولانا خالیدی نەقشبەندی وەک مەحوی دەڵێت بەحری ئەنوار و ڕووناکی شەو قسە زۆر ماوە بکرێت لایەنی تری ژیانی شعری و طریقەتەکەی ئاشنا بکەین لێرە لەم بەشەی بەرنامەکەماندا دەوەستین بینەرمان بن لە هەفتەی داهاتوو لە بەشی دووەمی مەولانا خالیدی نەقشبەندی سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری سپاس بۆ میوزیکژن نەجمەدین نیتار سپاس بۆ هاوکارم و ستافی بەرنامە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ دوورە لێم ڕۆژم شەوی دەیجوورەوە جارێکی تر دڵ بووە لالا لە داخیلا لە ڕوخسارێکی تر
باری قورسی جەوری دنیا کەم بووە گوایە لە پەڕ دوور لە تۆ داخی غەریبی بوو بەسەر بارێکی تر وایە خەی خۆمدا دڕی وەک گوڵ لە قیناناکەوە نەوگوڵی باخی دڵم کەوتە دەست ئەغیارێکی تر بێشعوری خۆمە دڵسۆزێکی وام جێهێشتووە مشکیلە دەستم کەوێ بەو ڕەنگە غەم خوارێکی تر بێوەفایم کرد لەگەڵ یاری وەفادارێکی وا میثلی ئەو نابێتەوە یار و وەفادارێکی تر قامەتم چەوتایەوە جەرگم بەجارێ بوو بە خوێن نوکی برژانگم پلوسکە بوو بە خوێنبارێکی تر ڕەوت و ڕۆینی هێند پەسەندە کەس نییە بڕواوەها کەو کە بیبینێ ئیتر ناچێتەوە ڕەفتارێکی تر خالیدا ڕیسوای لەلای جانان ئیتر قەدرت نەما دڵمەدا زینهارە هەر ساتێ بە دڵدارێکی تر